دوو مانگ زیاترە پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە لە ئێستاشدا سەرۆکی پەرلەمان و ژمارەیەک لە پەرلەمانتاران و هەندێک ڕۆژ سکرتێری پەرلەمانی هەرێمی کوردستان لە نووسینگەی سلەیمانی دەوامی ڕۆژانە دەکەن و جێگری سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستانیش لە بینای پەرلەمانی کوردستان لە شاری هەولێر دەوام دەکات و پەرلەمانتارانیش لەم دۆخەنی گەرانن. تێکی ناتەبیعیە بەتەکید وایە. بەڵام لە ئەنجامی ئەو تێک هەڵفژانە سیاسی کە لە کوردستان دروست بووە بەتایبەتی لە بینی ئێمە و پارتی لەگەڵ بستنەوەی گۆڕان ئەو حاڵەتە دروست بوو. ئەمە ئەمریکی واقعی خۆش نییە کە ئێمە یعنی هیچ ئەندام پەرلەمانێکی کوردستان پێ خۆش نییە. شەڕی ناوخۆ پەرلەمانی کوردستانی دووپارچە کرد لە دوای ڕێکەوتن نامەی واشنتنیش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر پەرلەمانی کوردستان وەک یەک پەرلەمانکارەکانی دەکرد. بەڵام لە 12 دەی ئەم ساڵەوە پاش قوڵبوونەوەی ناکۆکی لە نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم جارێکی تر دووپارچەبوون بە پەرلەمانی کوردستانەوە دەبینرێت. نەک دوو پەرلەمانێکیش بەدی ناکرێت واتە بە هەردوو ئەو جموجڵانەی کە هەن ناکاتە ئەو دۆخە ئاسایی کە پەرلەمان ئیشی خۆی دەکرد. ئێستا پەرلەمان لە کار خراوە. نەک دوو سەرۆک من ئەوەی کە دەیبینم ئەوەیە نەک پەرلەمانێک هەبێ و دوو سەرۆکی هەبێ نەخێر پەرلەمان لە کار خراوە ئێستا پەرلەمان ئیش ناکات. لە دوای ڕێگەگرتن لە سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی پەرلەمان ڕۆژانە جگە لە دەوامکردنی ئاسایی کارەکانی سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان ڕادەپەڕێنێت. گۆڕان ئەمە بە نایاسایی ناو دەبات و پارتیش بە ئاسایی ناوی دەبات. عام لە غیابی سەرۆکی پەرلەمانە جێگری سەرۆکی پەرلەمان ئەو حەقانی هەیە ئیشەکانی بۆی ناوی جێگرە بۆی لە غیابیەوە بڵێ ئیشەکانی بکە. جێگری سەرۆکی پەرلەمان لەسەر ئەساسی ئەو کودەتایی کە بەسەر سەرۆکی پەرلەماندا کراوە ئەو لەوێ ممارەسەی هەندێک لە سەلاحیاتی سەرۆکی پەرلەمان دەکات کەواتە لەسەر شتێکی باتڵ خۆی کودەتاکردن بەسەر سەرۆکی پەرلەماندا لە ڕێهێزی چەکدارۆ شتێکی باتڵە. لە نێوان یاسایی بوون و نایاسایی بوونی ڕاپەڕاندنی کارەکانی سەرۆکی پەرلەمان لەلایەن جێگرەکەیەوە یەکێتی ڕای تایبەتی خۆی هەیە. کە سەردانی وڵاتی بولغاریامان کرد بۆ خۆم من سەرۆکی وەفدەکە بووم سەردانی دکتۆری یوسف و سەردانی دکتۆر جعفەریشم کرد کە پێم ڕاگەیاندن ئەم ئەرکەی پەرلەمان هەیە بۆ جێبەجێکردن من بۆ خۆم ڕێز لە ئیرادەی هەردوو لا دەگرم کاریان لەگەڵ دەکەم. پەرلەمانتارانەوە ناشارنەوە تا ئەم ساتە مەکتەب سیاسی حیزبەکان بڕیار لەسەر پەرلەمان دەدەن. مەکتەبی سیاسیەکان هەموو شتێک لە بینی یەکتریا تەواوەکەن بڵین خواردنەکە لێنن حەزریەکەن هێن بۆ پەرلەمانی فەرموودی خۆ. هەرچەندە پێشتر بەشێک لەلایەنە سیاسیەکان و پەرلەمانتارانی کوردستان ڕخنیان لە کۆبوونەوە پێنجقۆڵیەکان دەگرت و ڕایان دەگەیان کە پەرلەمانی کوردستان شوێنی یەکلاییکردنەوەی پرسە سیاسیەکانە لە هەرێمی کوردستان و پێویستە پەرلەمان ببێتە مەرجع. بەڵام لە ئێستادا خودی پەرلەمانی کوردستان چاوەڕوانی بڕیاری لایەنە سیاسیەکانە تا جارێکی تر دانیشتەکانی لە بینای پەرلەمانی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.